خوێندنەوەی زمانی عەرەبی بۆ پۆلی چارەمی بنەڕەتی لاپەڕە 58. في الصف واتە لە پۆلەکە یان لە پۆلەکەدا. تقف المعلمة أمام السبورة يجلس التلاميذ على الرحلات. المعلمة: نحن نجلس في الصف. صفنا واسع فيه أشياء كثيرة. ماذا نشاهد في الصف؟ يرفع كل تلميذ يده. المعلمة: تفضل يا سیروان. استوزانين مانای چییە؟ ئەو نووسینە. تقف واتە ڕاوەستایە یان ڕادەوەستی. المعلمە وانەبێژ مامۆستا. ئەمامە لە پێش یان بەرامبەر. السەبورە واتە تەختەی نووسین. یەجلس دانیشتینە یان دادەنیشن. تەلامیذ واتە خوێندکاران. على الرحلات لەسەر ڕەحلەکانیان یان لەسەر کورسیەکان. ئێستا معلمەکە چ دەرێ؟ نحن نجلس في الصف. نحن واتە ئێمە. نەجلیس دانیشتینە لە پۆلەکەدا یان لە پۆلدا. صفنا واسع پۆلەکەمان فراوانە یان گەورەیە. فيه أشياء كثيرة زۆر شتی تێدایە یان زۆر شتی لێیە لەو پۆلەی. ماذا نشاهد في الصف؟ مامۆستایەکە پرسیار دەکا ماذا واتە چ؟ نشاهد چ دەبینین لە پۆلەکە. کە مامۆستا پرسیارەکەی دەکا خوێندکارەکان چ دەکەن؟ هەریەک لە خوێندکاران یەرفع یەدەه واتە دەستی بەرز دەکاتەوە یان دەستی بڵند دەکا یان دەیەوێ وەڵام بداتەوە. ئەوجا مامۆستایەکە تەفەضەل یا سیروان واتە فەرموو سیروان. سیروان بزانین کو وەڵام دەداتەوە. أشاهد خارطة إقليم كردستان العراق. کە سیروان وەڵامی داوە وەڵامەکەی کو بوو؟ أشاهد واتە دەبینم. خارطة نەخشە. إقلیم کوردستان هەرێمی کوردستان. سیروان نەخشەی هەرێمی کوردستان دەبینی لە پۆلەکە. ئەوجا مامۆستایەکە ئەو جارەی تەفەضەلی یا هێرۆ واتە فەرموو هێرۆ. تەفەضەل ئەگەر مودەکەر بوو، ئەگەر مؤەنەث بوو تەفەضەلی. هێرۆ وەڵامەکەی کووە؟ أشاهد سبورة على الحائط. تەختەی نووسین دەبینم لەسەر دیواری. وقرب السبورة طباشير. ولا نزیک سەبورەکەی چ هەیە؟ تەباشیر هەیە. ئێستا تەمرینی یەکەم. التمرين الأول. ئەجیب واتە وەڵام بدەوە. پرسیاری ژمارە یەک. ماذا يشاهد سیروان؟ ماذا واتە چ؟ يشاهد دەبینی. سیروان چ دەبینی؟ هەمیشە لە کاتی وەڵامدانەوەی ئەو مادایە نانووسرێتەوە، تەنیا دەست پێ دەکەین يشاهد سیروان خارطة إقليم كردستان. پرسیاری دووەم ئەینە تەقف المعلمة. ئەینە واتە لە چێن دەر لەکوێ. مامۆستایەکە وانەبێژەکە لەکوێ ڕاوەستایە. وشەی ئەو وشەی دەسڕینەوە لەوە وەڵامدانەوەی تقف المعلمة أمام السبورة. پرسیاری سێیەم ماذا تشاهد هێرۆ؟ هێرۆ چ دەبینی؟ مامۆستایەکە وانەبێژەکە لەکوێ ڕاوەستایە. وشەی ئەو وشەی دەسڕینەوە لەوە وەڵامدانەوەی تقف المعلمة أمام السبورة. پرسیاری پێنجەم ماذا تشاهد هێرۆ؟ هێرۆ چ دەبینی؟
تشاهد هيرو سبورة على الحائط، وقرب السبورة طباشير. کاتە هێرۆ تەختەی نووسین دەبینی لەسەر دیواری و لە تەنیشتیان لە نزیک تەختەی نووسینیش تەباشیر. التمرين الثاني ڕاهێنانی دووەم. اقرأ بخینەوە. طباشير، طبيب، طابوق، قطار، مطر، مطبخ، رباط، بلوط، حائط. واتا تەباشیر و پزیشک. طابوق واتە خشت، طابوق ئەوە ڕێباط، بەڵووت واتە بەڕوو، حائط واتە دیوار. قطار، مطر واتە باران، مطبخ چێشتخانە یان شوێنی شی و لێنان. رباط و بەلووت و حائط. أقرأ ثم أرسم واتە دەخینمەوە پاشان وێنەکەی دەچێشم. ثم یان واتە دوای یان پاشان. الحصان أسود، ئەسپەکە ڕەشە. الخروف أبيض، مەڕەکە سپیە. لێرە فێرە ڕەنگەکان دەبین. القلم أزرق، قەلەمەکە یان پێنووسەکە شینە. الكتاب أصفر، کتێبەکە زەردە. القميص أحمر، قەمیسەکە سۆرە. والسروال أخضر، شەروالەکە یان سروالەکە سەوزە یان کەسکە. الدرس العاشر واتە وانەی دەیەم. السليمانية، شاری سلێمانی. السليمانية مدينة جميلة من مدن كردستان العزيزة. سلێمانی شارەکی جەمیلە واتە جوانە، یەک لە شارە جوانەکانی کوردستانی خۆشەویستە. تقع على سفح جبل گۆیژە، لە بناری گۆیژەیە واتە جێگایەکەی دەکەوێتە بناری چیای گۆیژە. بناها إبراهيم باشبابان عام 1784. چێ درستی کرد؟ بەناها واتە درستی کرد. ئیبراهیم پاشای بابان درستی کردیە لە ساڵی 1784. تمتاز بمناظرها البديعة وشوارعها النظيفة. واتە سلێمانی باوە یان دیارە یان بەناوبانگە بە دیمەنە جوانەکانی و شەقامە پاک و خاوێنەکانی. فيها جامعة السليمانية ومعاهد ومدارس كثيرة. لشار سلێمانی دانیشگای سلێمانی یان زانکۆی سلێمانی هەیە و هەروەها پەیمانگە و خوێندنگەی زۆریش هەیە. يشتهر سكانها بالكرم والوفاء والفداء من أجل الوطن. يشتهر واتە بەناو بانگن، سكانها واتە دانیشتوانی سلێمانی بەچ بەناو بانگن؟ بە کەرەم واتە چاوتێری و بەڕێزی و سەخی. وەفاء واتە بە ئەمەک بەڵێنیان ناشچێنن، بەڵێنەکەیان دەینە جێ. فیداء واتە خۆبەخش و قوربانیدان. من ئەجل واتە لە پێناوی. وەتەن واتە لە پێناوی وڵات و نیشتیمان. ئێستا تەمرینی یەکەم.
ئەجیب وەڵام بدەوە. پرسیاری ژمارەیەک: ئەینە تەقع مەدینەة السولەیمانیە؟ ئایا شاری سلێمانی دەکەویتە چێندەر؟ چێندەر ئەینەواتە کوێ؟ دەکەوێتە کوێ؟ لێرە نووسرایە شاری سلێمانی دەکەوێتە تەقع على سەفەحی جەبەلی گۆیشە. کاتە ئەوە وەڵامەکەیە، تەقع على سەفەحی جەبەلی گۆیشە. پرسیاری دووەم: بماذا تمتاز مدينة السليمانية؟ ئایا شاری سلێمانی بە چ بەناوبانگایان بە چ شتێک زۆر باوە لە شاری سلێمانی؟ تمتاز بمناظرها البديعة وشوارعها النظيفة. ئەوە وەڵامەکەیە. پرسیاری سێەم: من بەنا مدينة السليمانية؟ واتە چێ؟ من واتە کام کەس، چێ بەناواتە دروستی کرد، چێ شاری سلێمانی دروست کرد؟ لێرە نووسرایە بەناها ئیبراهیم پاشا بابان عام 1784. ئیبراهیم پاشا دروستی کرد. پرسیاری چارەم: بماذا يشتهر سكانها؟ سکان واتە دانیشتوانی سلێمانی یان خەڵکی سلێمانی بە چ؟ بماذا واتە بە چ بەناو بانگن. يشتهر سكانها بالكرم والوفاء والفداء من أجل الوطن. تمريني دوم. التمرين الثاني: أكمل وتطواوي بك. السليمانية مدينة جميلة من مدن كردستان العزيزة. ليرة دنوسي مدينة، ليرش كردستان. تقع على سفح جبل گۆیژە. لێرە على، لێرەش گۆیژە. پاشان نووسرایە ئقرأ واتە بخینەوە، جەبەل شاخ یان چیا، جیبال شاخەکان یان چیایەکان، مەدینە شار، مدن شارەکان، شارع شەقام، شەوارع شەقامەکان، مەدرسە خوێندنگە، مەدارس خوێندنگەکان. التمرين الثالث: اقرأ بخينوة، طباشير، طبيب، طابوق، قطار، مطر، بلوط، مطبخ. لا پەڕاشەست و سێڕادەوەستم دێما کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.